شێوازی مصری کە زۆر باوە چکە زۆر قەدیمیشە وەکو تەسجیل و لە ڕاگەیاندنەکانی خۆیاندا باوە ئەویش بەو شێوەیە الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر سلامی خواتان لێبی خۆشحاڵین کە جارێکی تر بە ئێوەی خۆشەویست گەیشتینەوە لە 1964 خۆشەویستان و بانگ بێژان و ئەوانەی کە عاشقانی دەنجی قورئان و بانگن ئەم جارە باسی بانگێکی تر دەکەین کە بانجی نیوەڕۆیە بانجی نیوەڕۆ بە مەقامی ڕست دەگوترێ و یاخود بە چەند مەقامێکی تریش بە پێی شوێنی جوگرافیایی وڵاتەکانی تر تەوظیفی ئەو مەقامی لە بۆ دادەنێن بەڵام ئێمە لە شاری هەولێر و کوردستان مەقامی ڕست لەوێدا بانگ دەدرێت دەتوانیت بە مەقامێکی تریش بانگ دەدرێت بەڵام خصوصیات و تایبەتمەندی مەقامی ڕست ئەوەیە کە مەقامێکی مارشەیە کە مەقامێکی موژدەبەخشیە کە مەقامێکی یعنی وزە بەخشیە لەبەرەوەی نیوەڕۆ کاتی کارە کاتی بەخەبەربوونە کاتی جوڵەیە دەبی ئەو بانگەش حەیوێت و زندێکیشی پێوە ببیندرێ ئەگەر تەماشا بکەین مەقامی ڕست لەو دەنگەیە لەو سولەمەیە خۆی دەبینتەوە بەڵام لە کاتی هاتنە خوارەوەی سولەمەکە دەبێت بە مەقامی نەهاوەند چۆن بەڵام لە وڵاتانی دەور و پشتمان ئەگەر مەقامی ڕست ببینین ئەوانی جاری وایە بەکاردێنین لە بۆ عەسر لە بۆ نیوەڕۆ بەڵام شێوازی لەحنەکەیان جیایە لەگەڵ شێوازی لەحنەکەی ئێمە واتە مەساری لەحنی ئەگەر لە بۆ نمونە تەمەشا بکەین شێوازی مصری کە زۆر باوە چکە زۆر قەدیمیشە وەکو تەسجیل و لە ڕاگەیاندنەکانی خۆیاندا باوە ئەویش بەو شێوەیە الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمدا رسول الله أشهد أن محمدا رسول الله جاری وایە لە وڵاتی ئێمەشدا تەقلیدی ئەوانە دەکەنەوە بەڵام لە شاری هەولێر خۆت بانگەکی تایبەتت هەیە ئەویش بەو شێوەیە الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله لێرەدا دەمێ ئەوە باسکەم بە خۆشحاڵیەوە دەڵێم کە هەولێر و کوردستان 5 مەقام بەکاردێنی بەڵام لە وڵاتان لە بۆ نمونە ئێران لە ئێراندا تەنها مەقامی ماهوریەکە بەکاردێنی ئەوەی کە لە پێشتریشدا باسمان کرد کە بەو شێوەیە الله أكبر الله أكبر ئەگە تێبڕوانین دەبینین لە هەڵەی تێدایە لە ڕووی تەجویدیەوە ئێمە ناوی بڵێن ئەچبەر یان ئاو بەو شێوەیە چکاوە پێدەڵێن ئیمالا
کەواتە دەبی حەقی حروفەکان بدەین چونکە ئەوە ئەمانەتە دەبی بە شێوەیەکی تەجویدی ئەمە دەری بێخین. ئەگەر تەمەشا بکەین بە هەمان شێوە تورکەکان کە ئەو مەقامانەی کە بەکاردێنین وەکو سەبا، سێگا، حیجاز، بەیاد ئەوان دەڵێن حوسێنی، بە بەیاد دەڵێن حوسێنی چونکە حوسێنی واتە دوو بەیاد لە سەر یەک. کەواتە ئەگەر ئەوان بە مەقامی ڕست بانگ دەدەن بە شێوەی کەلتوری خۆیان بانگ دەدەن، تەرکیز دەکەنە سەر شێوازی مۆچی ڕستەنایەتی خۆیان، ئەویش بەو شێوەیە. الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله. يعني ئەگەر تەماشا بکەین نەبەڕاتی تورکی پێوە دیارە، ئەوی تریش نەبەڕات و گەرو و ئەدای مسری پێوە دیارە و یاخود عێراقی، بەڵام ئەگەر تەماشا کوردیش بکەی بە خۆشحاڵیەوە کە نەبەڕاتی کوردی پێوە دیارە. خۆشەویستانم لێرەدا دێنە کۆتایی بەرنامەی ئەم جارەمان، هیوادارین کە ئیسفادتان لێ کردبی ماڵەکانتان پێ ڕووناک بیتەوە. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه.